هاوڕێتی بەلای منەوە بە تامی برایە، بە تامی کەسە. ئینسان زۆر جار هەیە مرۆڤ کاتێک دوای ئەوەی وا هەستە کات پێویستی بە تێکەڵاوبوونە لەگەڵ دەوروبەری خۆیانی لە خێزانە چێتە دەرەوە بە کورتیەکەی کاگاتە تەمەنێک لە خێزانەکەی خۆی ئەچێتە دەرەوە. ئیتر ئەو پەیوەندی کۆمەڵایەتیە و هاوڕێتی بۆی دروست دەبێت لەگەڵ کۆمەڵی خەڵکە، کۆمەڵێک کەسە هاوتەمەنە و تەمەنی جیاوازیشە، بیر و ڕاو با بڵێن تێڕوانینیان بۆ ژیان نزیکە لە یەکتری ئەبن بە هاوڕێ. ئەم هاوڕێتیە زۆرشت لە چوارچێوەیدا جێبێتەوە، وەفایە، دڵسۆزیە، بە کەڵک هاتنی یەکتریە لە تنگانەدا، وەکردنەوەی گرەی دڵی خۆتیشە. ڕەنگە هاوڕێ لەلای هاوڕێکەت نەبێ کۆمەڵەشت لە ناخی خۆتە نەتوانی بۆ کەسێکی هەڵی ڕێژی. ئەم هەڵڕێژانە لە ناو دڵی تۆیە، ئەم دەربڕینە لە ناو دڵی تۆیە بەمەبەستە، بەمەبەستی ئەوەیە زۆر جار پێویستت بەوەیە بە ڕێگەنیشاندانە لەلایەن هاوڕێکەتەوە، بۆیە ئەوەی لە دڵتە هەڵی ڕێژی، پێویستیت بە پشتیوانیە، پێویستت بەوەیە ئینسان بۆی ئاسوودە بێ بە تەواوەتی لە ناخی خۆیە کۆمەڵێشت هەیە کەسێکە بێ گوێی لێ بگرێ. ئەوە هاوڕێی دڵسۆزە. هاوڕێتی کاریگەری لەسەر ئینسان دروستەکە. هەندێک جار لەوەی لە ناو کۆمەلگە کەسێک خراپ بێڵێن هاوڕەکانی خراپەوە، کەسێک باش بێڵێن هاوڕەکانی باشەوە. لە هەندێک جار پرسیارکردن لە کەسێک بۆی بزانی کەسایەتی چۆنە دەڵێن بڕۆ بزانە هاوڕێی کێیەوە، لەگەڵ کیا هاوڕێتیەکە، لەگەڵ کیا هەڵسوکەوتەکە. و یعنی هاوڕێتی کاریگەری لەسەر هەموو ژیانی تاکەکان دروستەکە و لەسەر ئەو کەسەی کە هاوڕێی باشیە و هاوڕێی خراپەیە، چونکەم هاوڕێی باش بەرەو باشەتە بە هاوڕێی خراپ بەرەو خراپەتە. ڕۆ ئەمە سەلمێنراوە کە وەکو باسم کرد لە ناو کۆمەڵگەی کوردەواریە پرسیاری کەسێکەکەن، پرسیاری هاوڕێکانیەکەن و پرسیاری کەسایەتی هاوڕێکانی دەکەن کە هاوڕێکانی لەکوێن. بۆیە هاوڕێتی بەڵێ کاریگەری خۆی هەیە، هاوڕێتی لە ڕووی باشە و لە ڕووی خراپەشەوە کاریگەری خۆی هەیە و دەکرێت کەسێک باش بێ هاوڕەکانی باش بن، دەکرێت کەسێک خراپ بێ هاوڕەکانی خراپ. هاوڕێتی بەلای منەوە ڕێزە، وەفایە، مانەوەیە، تاسەریە، ڕازگۆییە، ئەمیندارەتیە، دەستپاکیە، خۆشەویستیە. لەم ڕۆژەیە بەهۆی ئەو وەزعی کە دروست بووە، بەهۆی ئەو مادیاتی کە باڵی کێشاوە بەسەر خەڵکە، بەهۆی ئەو مادەگەرایی کە هەیە ئێستا، هاوڕێتی زۆر کەم بۆتەوە. هاوڕێتی ڕازگۆیی تنگانە، هاوڕێتیەک کە تاسەر ئێسقان خۆشتی بێ و لەگەڵت بێ و لە خەمت بێ. هاوڕێتی یانی تێگەیشتن لە چاوەکانت، یعنی تێگەیشتن لە دڵت بێ ئەوەی قسە بکەی، پێشەوەی قسە بکەی، تێگەیشتن لە هەناسەکانت، تێگەیشتن لە نیگاکانت. هاوڕێتی یعنی سۆز و وەفا، یعنی لە خۆگرتن. ئەو هاوڕێتی وەک جاران نەماوە. جاران هاوڕێتی دەربارەی بەرامبەر یەکتر زۆر دڵسۆز بووین، ڕازگۆیی هەبوو لە بین هاوڕیانە، لە بین برادەرانە، بەڵام بەداخەوە ئێستا وەک جاران نەماوە. ئەو هینەی چۆنەڵێ ئەو سڵەی ڕەحمە نەماوە وەک جاران. جاران هۆکارەکەی ئەوەیە، یەکەم من بە قەناعەتی من یەکەم هۆکارەکەی سیاسیە، دووەم هۆکارەکەی مۆبایلە بە دەرەجەیەک وەک سەرەتانێکە لە بینەم مجتەمەعە، لە بین دوو برادە سەرەکەی خوانەکەران کەسێ لە کەسەکان یەکێکی لێ ئەمرێ، جاران ئەو ماڵە تەعزیە بوو لە ناوێ، دراوسەکەی تازیە بوو لە ناوی سەوا نییە، سەبەست تەلەفۆنێکی بۆکە سەرخۆشببینی لێکا و تەواو. ئەوە معنایەوەی دالت ئەوەیە کە ڕەحم نەماوە. ئیتر چی لە هاوڕێتی خۆشتر هەیە؟ خوای کرد خوای گەورە هاوڕێکی باش بە مرۆڤ بەخشێ، ئەو کاتە مرۆڤ هەموو ژیانی ئاسوودەیە. بەڕای من هاوڕێتی لە هەموو سیفەتەکان جوانتر و پیرۆسترە، بەڵام مەرجەوەیە مرۆڤ نرخی بزانێ و سەنگانی جوانی بۆ بکات. لەوەتی هەیە هاوڕێ پشت و پەنا بووە بۆ هەموو کەسێک. ئێمەش لە ژیانی خۆمانە دڵنیام هەموو کەسێک لە ژیانە هاوڕێی تایبەتی خۆی هەیە. ئەو کەسەیە کە متمانی پێ بەخشێت وەکو سنووقی نهێنیەکانی ژیانی خۆی بەکاریهێنێت. بەڕاستی زۆر جار هەتاکو هاوڕەیەک بەهانا تادیە کە سوکاری خۆت کە براو خزمن بەهاناتەوە نایەن. بۆیە وشەی هاوڕێتی بۆ واتایە دقیقەی خۆی زۆر پیرۆزە ئەگەر مرۆڤ نرخی بزانێت. بەڵام بەداخەوە ئەمڕۆ لە سەردەمێکە ئێمە ئەژین، بەداخەوە سەردەمەکە سەردەمی پوچیە، ئەوەی با بڵێن سیفەتی بەها یا بە نرخن هەمووی پێشێل کراوە، تەنها ئاراستەکان بەرەو ئەو تایبەتمەندیانیان ئەو سیفەتانە ئەڕۆن کە
نرخی نییە لەم کۆمەلگایە ئەوە شوای کردووە کۆمەلگاکەمان بەو ئاراستە خراپە هەنگاو بنێت ئەگەر مرۆڤ ڕێز لە بنەماکانی ژیان لە سەروەرەکانی ئاین لە ئەو سیفەتە جوانانی وەکو هاوڕێتی و مەردایەتی و متمانە بگرێت ئەوە دڵنیام کۆمەلگایەکی جوان و بەرهەمدار فراهەم دەکەین.